کۆمەڵی پرسیاری تایبەتم بۆ ئامادە کردی بەر بچمە ناو پرسیارە تایبەتەکان دەمێ هەندێک بابەتی کە باس بکەین دەمێ پێمان بڵێ سایکۆلۆژیا چییە؟ سایکۆلۆژی خۆگەڵێن بڵێن تەکنۆلۆژی دووبارە لۆژی تێدایە تەکنۆلۆژی یعنی علمی صناعت تەکنیک تقنيات لوجي يعني علم سايكو يعني نفس لوجي يعني علم واتا علم النفس يعني زانستي درون يعني علمي سلوك روشت بعلميشي طلقي او معناه سيكولوجيا زۆر جوانە مامۆستا ئایا دەرخستنی ڕەفتارە ناڕاست و ناساغەکانی کۆمەڵگا بێگەڕانەوە بۆ پسپۆڕیە زانستیەکانی سایکۆلۆژیا دەمەوێت بپرسم ئایا سایکۆلۆژیا خزمەتکردنە بۆ کۆمەڵگا خزمەتکردنە بە کۆمەڵگا یانی شێواندنە من ئەڵێم بەعەکسەوە باش ئەو کەسەی اعتیماد نەکات پشت نەبەستی بە سایکۆلۆژی بە ڕێی علمی ئەگەر اعتیماد بکات لەسەر ڕێی شەخسی ئەوە شێواندنە یەک بەڵگەیە من نامەوێت دووری درێژکەم یەک بەڵگەیەکی بەسیط دەینمەوە ئافرەتێک کێشەی هەیە باش لەگەڵ مێردی کێشەیەکی دەرونی کێشەیەکی کۆمەڵاتی شەری کردی برای لەگەڵ مێردی کێشەیەکی عائیلی ئەگەر هاتوو یان مناڵەکەی مشکلەی هەیە ئەگەر هاتوو کێشەی بۆ دەستە خوشکی و بۆ جیرانی و بۆ پێ شەش کەس بۆ دە کەس باز دەکات کێشەکەی چەند وەڵامێک دێ دە وەڵام دێ چونکە بۆ دە کەس هەر وەڵامێک شتێکە هەر کەسە و شتێک دەڵێ تووشی سەرسەرمان چیا ڕاستە چیا غەڵەتە بەڵام علم النەفس ئەو کێشەی کە باز دەکەی بۆ من هەمان کێشە باز بکە لە دەروزانێکی تورکی دەروزانێکی سویدی هەمان وەڵامەدات بۆ تو بە علم وەڵامەدات چونکە علم دوو کۆد و لێرە و لە تۆکیۆ و لە بەحەرکە هەر چوارە ئەوە ڕای علمە بەڵام ڕای شەخسی ڕەنگە یەکێک لەگەڵ کوری خۆی ناجح بووە لێدان مڵاڵەکەتارە لێدە کاکە لەگەڵ کوری تۆ ناجح بوو علم ئەڵێت شعر نییە نەفسی ئیسپی لەگەڵ کۆ دەبی علم النفس يعني بعلمه شارع سردكي نك برأي شخصي علم النفس سيكولوجي يرمتي خلق دا تاقر تاربا للرأي الشخصي او كسي رأي علم اختصاصي علم النفس نية بوينية باسي شارع سري تشكاني كومالاتي بكا باش ما وصلت بكين بو او نكوين جير كايجري و ليك دانا ونرين كاني خلق اولا يكمشي لدايك نبوة او كسي اقناعي هم كسي بكات بلا جوان او كسي راضي همو كسي بكات انسانك فاشله ئەو کەسەی هەموو کەسێک لە دنیا برادری بێ ئینسانێکی فاش ڕاستە مامۆستا بەڵام زۆر جاریش قسەی دەوروبەر کۆمنتی دەوروبەر بەڕاستی یعنی ئەگەر ئەو کەسە زۆر بەتوانانە بێت لەوانەیە کاریگەری نەرێنی هەبی لەسەری ناخ تەماشا بکە ئەو کەسەی دەوێت دیخناعی هەموو کەسێ بکات کاکە نەرێنی بە بڵێن ئاڕایی دەوروبەر ئەگەر اعتماد کرد لەسەر قیل و قال واتە من بڕی دەبم بە کەسایەتە ڕای خۆم نامینێ